دەزان پاوێت جاشی چێە هەموو جاشی ئیرانەوانە هێز دژە تیرۆر سەر بە قەرارگەی نەجەفن سەر بە ئیرانن هەمووش کوردستانیش دەزانیتن وەها بەڵە بزەی سەر بە چێن دەروەیە نەسە نەوەوا بەڵە بزەی دەزان پاوێت جاشی چێە هەموو جاشی ئیرانەوانە ئەوان شێ هاوکارە چەند شێت کرد بەڵام ئەمە هەر هەمومان هاوکارین هەمومان لە چاوێن دەچەقین هەتا خوێنی شەیدا هاوکار ژما بیتن هەر هەمومان مستعیدین خوێنی خمان بە قوربانی شەیدا هاوکار بکەین برای من ئەگەر تو ناوی دژە تیرۆر دەینی دژە تیرۆر ناوی زۆر گەورەیە ئەوانە دژە تیرۆر نین ئەوانە میلیشیانە کە ناوی دام و دەستگا حکومیەکانیش دەینن دام و دەستگا حکومیەکان زۆر لەوان گەورەترن ئیشی وان دیارە ئیشی دژە تیرۆرش دیارە دژە تیرۆر کاتێک دژە تیرۆر بوو ئیشی ڕێسیەکانی دەکرد کاتی کە کاگلاهور لەسەر حکم بوو لەدەست کاگلاهور و کاک پۆڵات بوو ئەو کاتی دژە تیرۆر بوو ئێستا کە میلی فەسیلەکە لە وەکو فەسیلەکانی بەغداد لەدەست پاڤێلە و بەڕێوەیان دەباتن حساب یەک لە فەسایلە ئێرهابیەکانن هەر دوورمە بین هەر ئەوانش درۆنی بە کوردستان وەنێ لە هیچ جێیەک سەلامەت نیە تاکۆوانە لە حکوم دابن لە هیچ جێیەک وڵاتی سەلامەتی لەدەستدا نیە تاکەوان لە حکوم دابن